ڤایرۆسی کۆرۆنا وەکو کۆمەڵێک ڤایرۆسی تر نییە کە توانای مانەوەی هەبێ یاخود ئەتوانێت پەتا دروستکە بەس توانای مانەوەی جێگیری نییە یعنی لە فترەیەکە نامێنێت لە ناوەچێ لە فترەیەکە سەر هەڵەداتەوە یعنی ئەوە نیە بە بەردەوامی سۆر بخوا بۆیە ئەگەر بێت و یعنی ئەگەر بێت و من ئەتوانم ئەو زەمانەتە بدەم یاخود ئەو گەرانتیە بدەم ئەگەر هاوڵاتیان لە کوردستان تەنانەت لەم شاری سلێمانی خۆمان ینی لە کوردستان لە هەرێمی کوردستانە بە هەمومان بەیەکەوە ئەم ڕێکارە سادانەی کە ئێمە باسیەکەین بیانگرینە بەر و هەمومان لەسەر ئەو هەمان شێوە ڕێکارین بیانگرینە بەر من بە دڵنیایەوە گەرانتی ئەوە ئەدەم کە ژمارەکان زۆردا ئەبەزن و ڤایرۆسەکە قەتیسە بێتەوە لە کۆمەڵێک خەڵکی هەڵگرا و دوای ئەوە نامێنێت کە نەشما ڤایرۆسەکە دروست نابێتەوە یعنی ئەوە نییە وەکو کۆمەڵێک ڤایرۆسی تر کە چووە لە شەوە نێتەوە دەرەوە چکە ڤایرۆسێکە توانای ئەوەی نییە خۆی بگرێنە لە ناو لەشە یعنی هەموو کارکردنی ڤایرۆسەکە پەیوەستە بە خۆ زیادکردنی یعنی تەنیا ئەوەی خانەکان ئەتەقێنێ بۆ چۆن لە کۆندامی هەناسەیە ئەو خانانەی کە ڤایرۆسەکە تووشی ئەبێ ئەتەقن کاتێک خانەیەک 200,000 ملیۆن خانە تەقی کاریگەری لەسەر خودی ئەندامەکە دروست دەکات چکە خانەکان کاری خۆیان ناکەن ئەوسا ئەو کارەی کە پێی سپێرراوە وەکو گۆڕینەوەی بۆ منە ئۆکسجین بە دۆمۆکسیدی کاربۆن و بابەتی هێنان و بردننی خواردن کاری خۆی ناکەن